هەفتە ڕاستی کورد دەربارەی لەشی مرۆڤ وات لێ دەکا هەست بە ناوازەیی بکەی. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئایا دەزانیت بەڕاستی تۆ دەتوانی مووسێک بتوێنیتەوە یان هەڵکردنی گڵۆپێک بە بەکارهێنانی مێشکت؟ لەوانەیە ئێستا بڵێ چۆن شتی وا دەبێ؟ لە شت ئامێرێکی زۆر ناوازەیە، با زیاتر قوڵ بینە و زیاتر بزانین. سەرڕای ئەو جارانی کە خۆت دەشۆیت و جلەکانت دەگۆڕی، هەموو ئینجێک لە لەشت بە نزیکەی 32 ملیۆن بەکتریای تێدایە. بەڵام دوای بیستنی ئەم زانیاریە یەکسەر مەشڵەشێ، چونکە زۆربەی هەرە زۆریان بێزیانن و سوود بەخشن. ئەو کارەبایی کە مێشکت بەرهەمی دەهێنێت بەشی ئەوە دەکا کە گڵۆپێکی پێ هەڵ بکەیت. ئەگەر بێت و هەموو مادەی ئاسنی ناو جەستت کۆ بکرێتەوە، بەشی ئەوە دەکا کە بزمارێکی لێ دروست بکرێت بە درێژایی 8 سانتیمەتر. زۆربەی ئەو چەوریانەی کە لەشت خۆی لێ ڕزگار دەکا دەگۆڕدرێ بۆ دوانە ئۆکسیدی کاربۆن و لە جەستە دەردەچێت لە ڕێگەی هەناسەدانەوە. شیلەکانی ناوگەدەت دەتوانن مووسی ڕیشتاشین بتوێنەوە. ژمارەی ئێسکەکانی جەستەی شیرە خۆرەیەک زیاترە لە ژمارەی ئێسکەکانی مرۆڤێکی پێگەیشت و بە 90 یان 95 ئێسک بە کۆی گشتی 300 ئێسکیان هەیە و کاتێک پێدەگەن یەکتری دەگرن و دەبن بە 206 ئێسک. پەنجەکانت ماسوولکەی تێدا نییە، دەتوانی کۆنتڕۆڵی جوڵەی پەنجەت بکەیت لە ڕێگەی ماسوولکەکانی بەرەی دەست و مەچەک. مرۆڤی پێگەیشت و ناوەندی کێشی 90 کیلۆگرام بێت، لە کیلۆیەک بۆ 3 کیلۆگرام بەکتریای هەیە لە ناو جەستەیدا، بەڵام ترسی ناوێ چونکە زۆربەی هەرە زۆریان سوود بەخشن. ناتوانانی لە هەمان کاتدا هەناسە بدەیت و شت قوت بدەیت و هەوڵی جمەدە تاقیب بکەیتەوە، چونکە هەوا و خواردن لە ڕێگەی سوورێنسکەوە دەگوازرێنەوە. مرۆڤ لە تاریکایدا دەدرەوشێتەوە، بەڵام ناتوانین ئەو درەوشانەوەیە ببینین چونکە زۆر کزە. کاتێک ڕوخسارە سوور دەبێتەوە لەگەڵیشیدا گەدەش سوور دەبێتەوە، چونکە هەڵچوونی ئەدریناڵین و مولولەکانی خوێن فراوان دەکا و لە ئەنجامی پەستانی خوێنەوە بەرگی گەدەش سوور دەبێتەوە. تەنها زمانت هەستەوەرەکانی تامکردنی تێدا نییە، بەڵکو مێشکت و سیەکان و گەدەشت هەیەنە و تا ئێستاش زانایان نازانن فرمانیان چییە. لەوەی ئێسکەکانت زۆر بەهێز بن، بەڵام لە سەدا 31 لە ئاو پێک هاتووە، لەوانەیە دەنگی پرخە بگاتە نزیکەی 30 دیسیبل. ئەوەش بە ئەندازەی درێ لەگیان تەیارەیەکە کە بە نزمی ئەفرێ. ناتوانی بپژمی و چاوەکانت کراوە بێ، چونکە چاوەکان دادەخرێن بۆ خۆپاراستن لە میکرۆب و بەکتریا. چاوەکان دەتوانن بەڕاستی هەناسە بدەن، بەڵێ گلێنەی چاو هیچ ملولەیەکی خوێنی پێنەگەیشتووە، بۆیە ڕاستەوخۆ لە ڕێگەی هەواوە هەناسە دەدا. هەموو ڕۆژێک 70,000 بیرۆکەت بۆ دێ. ئەوەی کە زۆربەی کات بیری لێ دەکەیتەوە چییە؟ لە کۆمنت پێمان بڵێ با ئێمەش بزانین. بەگەشتن بە تەمەنی 6 ساڵی نیوەی هەستەوەرەکانی تامکردنی ناو زمانت لە دەست دەدەی. کاتێ هەست بە ترس دەکەی یا خۆشەڵەژاوی دەکەی، گوێیەکانت کە تیرە بەرهەم دەهێنێ. مووەکانی ڕوخسارت خێراتر گەشە دەکەن لە مووەکانی بەشەکانی تری جەستەت. لە هەموو 200 کەسێک کە لە دایک دەبێ، یەک کەس بە پەراسوویەکی زیادە و لە دایک دەبێ. سیلای چەپ بە نزدیکەی لە 110 بچووکترە لە سیلای ڕاست. هۆکارەکەشی ئەوەیە بۆ ئەوەی بۆشایی زیاتر دروست بکات بۆ دڵ لە ناو سینەدا. DNA مرۆڤ بە ڕێژەی لە 170 لە DNA چەند زۆرە زیندەوەرێک ئەچێ. بەهێزترین ماسوولکەی لە شت ماسوولکەی شەویلگەیە. ددانەکانت دەتوانن بە هێزێکی گەورەوە گاز بگرن کە دەگاتە هێزی 90 کیلۆگرام بە ددانەکانی دواوە و هێزی 25 کیلۆگرام بە ددانەکانی پێشەوە. لوتت و گوێت بەردەوام دەبن لە گەشەکردن بە درێژایی تەمەنت، بۆیە ڕاستیە تاڵەکە قبول بکە. پێڵووی چاوت خێراترین ماسوولکەکانی جەستەی تێدایە. لە بەشێک لە سرکەدا بۆ یەک دەچنەوە. بەبێ پەنجە بچووکەکەت نزدیکی لە 150 هێزی جەستت لە دەست ئەدەی. ئازاری ددان و ژانەسەر بەیەکەوە بەستراون بەهۆی دەمارە سیانیەوە، چونکە بەڕاستەوخۆی بەیەکەوە بەستراون. لە کاتی خەوتندا هەستی بۆنکردنت ڕادەوەستێ بۆ ئەوەی کە بۆنێکی ناخۆشان لە شەودا ناتوانی تۆ بۆنی بکەیت. لە کاتی زۆر خواردندا هەستی بیستنت لاواز دەبێ. دڵی ئافرەت خێراتر لێدەدا لە دڵی پیاو، بەڵام گەدەی پیاو خێراتر هەرس دەکا لە گەدەی ئافرەت. لە هەر هەنگاوێک کە هەڵی دەدەی نزیکەی 200 ماسوولکەی لە شت بەکاردەهێنی. نینۆکەکانی دەست خێراتر گەشە دەکەن لە نینۆکەکانی قاست، چونکە زۆربەی کات دەستەکان بە دەرەوەن و تیشکی خۆر زیاتر لێیان دەدا کەوا دەکا خێراتر گەشە بکەن. هەر لەسەر باسی نینۆکەکانت، نینۆکی پەنجەی ناوەڕاست خێراتر گەشە دەکا بە بەراورد بە نینۆکەکانی ترت. ئەگەر بێت و تەواوی ملولەکانی خوێن درێژ بکرێنەوە بە ڕیزێک، درێژەکەی دەتوانێت بە دەوری زەویدا بسوڕێتەوە زیاتر لە 2 جاریش. بەڵام ئەوە شتێکی باش نابێت بۆنت لەگەڵ شوێن پەنجەی زمانت بێوێنن، ڕێک وەکو شوێن پەنجەی دەستەکانت وایە.
لەگەڵ ئەوەشدا دوانن و ناسراون کە هەمان بۆنیان هەیە. قژ زەردەکان مویان زیاترە، کەسێکی قژ زەرد 146,000 سەلکی مووی هەیە، بەڵام قژ ڕەشەکان تەنها 100,000 سەلکی مویان هەیە. وەختە قژت بە شێوەیەک دەبێت کە خراپ نەبێت و تێکەڵاوی یەک نەبن، چونکە دەتوانێت بەرگەی سەرما و گۆڕانی کەش و هەوا و ئاو بگرێ و چەندان مادەی کیمیایی کە دەبنە هۆی داخوران. پێیەکانە نزیکەی 500,000 ئارەق ڕژێنی تێدایە و دەتوانن زیاتر لە پەرداخی ئارەق دەربدەن لە ڕۆژێکدا. بۆیە ئەگەر هەستت کرد کە پێڵاوەکانت تەڕ بوونە، ئەوە تۆ ئێستا هۆکارەکەی دەزانیت. لە ماوەی نیو کاتژمێردا جەستت گەرمایەک دەردەدا کە بەشی ئەوە دەکات نیو گالۆن ئاوی پێ بکوڵێنی. ئاماژە کارەبایەکان لە مێشکەوە بۆ جەستە یاخود بە پێچەوانەوە خێراییان دەگاتە 273 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. کاتێک دڵت خوێن بەڕێ دەکا، فشارێک دروست دەبێت، بەشی ئەوە دەکا کە خوێن هەڵبدا بۆ دووری 9 مەتر. کاتێک کە دەپشمیت، خێرای ئەو هەوای کە لە جەستت دەردەچێ دەگاتە نزیکەی 160 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. چاوەکانت دەتوانن 10 ملیۆن ڕەنگی جیاواز لێک بکاتەوە. تایبەتمەندێکی جینی جیاواز هەیە لە چاودا، وا لە چاو دەکات 100 ملیۆن ڕەنگی جیاواز ببینێ. مێشکرد نزیکەی 100 ملیار دەمارە خانەی تێدایە و ئەو ژمارەیە کەمێک کەمترە لە ژمارەی ئەستێرەکانی کۆمەڵە ئەستێرەی ڕێگەی کاکێشان. ڕۆژانە نزیکەی چارەگە لیترێک لە لیگ بەرهەم دەهێنی و بەبێ لیگ ناتوانانی تامی خواردن بکەیت، بەهۆی کۆمەڵە موویەکی هەستەوەری تایبەتەوە دەبیستیت و ئەگەر لە دەستیان بدەیت ئەوە هەستی بیستنیش لە دەست ئەدەی. دڵی مرۆڤێکی پێگەیشت و ڕۆژانە نزیکەی 100,000 جار لێدەدا و ئەمەش زیاترە لە لێدانێک بۆ هەر چرکەیەک. کوونەکانی لوت بەیەکەوە کار ناکە، بەڵکو هەموو چەند کاتژمێر جارێک یەکێکیان کار دەکا و هەموو جارێک تۆ بە یەک دانە هەناسە دەدەی. بە درێژایی ژانر پەنجەکانی دەستت نزیکەی 25 ملیۆن جار دەنوشتێنەوە و دەکرێنەوە. هەموو جارێک کە قسە دەکەی 72 ماسوول کە بەکاردەهێنی، تەنانەت ئەگەر لە سەرسەریشت وەستابی، ئەوە خواردن هەر دەگا بەگەدەر لە ڕێگەی کۆ ئەندامی هەرسەوە. بۆنی سێوی سەوز دەتوانێت ترسی شوێنە داخراوەکان کەم بکاتەوە، کەوا دەکاوە هەز بکەی ژوورەکە گەورەترێت لەوەی کە لە ڕاستیدا هەیە. مرۆڤ تاکە بوونەوەرە کە چەناگەی هەبێ. مارک توین دەڵێ مرۆڤ تاکە ئاژەڵەکە سوور دەبێ لە شەرمدا، چونکە کارێکی وا دەکا هەز بە شەرم بکە. هەموو تاڵێک لە قژت دەتوانێت بەرگەی کێشی 100 گرام بگرێ. ئەوە ژواتەی ئەوەیە قژی سەر بە تەواوی دەتوانێت پاڵپشتی نزیکەی 12 تەن لە قورسایی بکە، یاخود 5 زەرافە. نزیکە یەک لە سەرسەی مرۆڤەکان ئێسکێکی زیادیان هەیە لە ئەژنۆدا، ناوی فاپێلایە. هەموو تاکێک 122 ڕۆژ دەخەوێت لە هەموو 365 ڕۆژێک لە ساڵێکدا. بە بەراورد لەگەڵ هەموو بوونەوەران لەسەر زەوی، مرۆڤ بەتواناترین بوونەوەرە بۆ ڕۆشتن بۆ ماوە درێژەکان. لوتت دەتوانێت 1 تریلیۆن بۆنی جیاواز لێک بکاتەوە. ئەو دەنگەی دەیبیستین لە کاتی پەنجە تەقاندن لە ڕاستیدا دەنگی تەقینی بڵقە گازینە. نزیکەی 3 چارەگی مێشکرد لە ئاو پێک هاتووە. مینە ئەو مادەیە کە ڕووی ددانەکان دادەپۆشێ، بە بەهێزترین مادەی جەسەد دادەنرێ و لە ئێسکەکانیش بەهێزترە. کاتێکە کێشت زیاد دەکات، زمانی شت پانتر دەبێ. جگەری مرۆڤ سەرقاڵترین ئەندامی لەشی مرۆڤە، چونکە نزیکەی 500 فەرمانی هەیە. مێشک ناتوانێت هەست بە هیچ بکە، چونکە دەمارە تووڕەی کۆتایی تایبەت بەخۆی نییە. دوو پەنجەی گەورەی پێ نزیکی لە سەدا چلی کێشی لە شت هەڵدەگرن. ئەو کەسانەی خاوەن ڕەنگی چاوی کاڵن وەکو چاوی شین توانای زیاتریان هەیە بۆ بەرگەگرتنی ئازار. لەگەڵ بە ساڵداسوونی تەمەنت، مێشکت بەشێک لە کێشی خۆی لە دەست دەدا. هەڵچوونی ئەدریناڵین دەتوانێت بڕێک لە هێزی کاتیت پێ ببەخشێ. چاوەکانت دنیا بەسەرا و بنی ئەبینێ، بەڵام مێشکت دیمەنەکەت بۆ ڕاست دەکاتەوە. بچووکترین ئێسکی جەستە لەناو گوێتدایە و درێژەکەی تەنها 3 میلیمەترە. بەبێ بوونی هێزی کێشکردنی زەوی، هەندێک لە کەشتیوانی کەشتی ئاسمانەکان کاتێک دەگەڕێنەوە بۆ سەرزەوی، باڵای بەرزترە بە نزیکەی 5 سانتیمەتر. سەیەکی ئەو کەسانی کە دەتوانن گوێیان بجوڵێنن، دەتوانن تەنها 1 گوێ بجوڵێنن. ئێسکی خواروی شەویلگا تاکە ئێسکێکە بە هیچ ئێسکێکی ترەوە نەبەستراوە کە دەکەوێتە ناو قورگەوە، وەک پاڵپشتی زمانە. هەموو کاتژمێرێک 200 ملیۆن خانەی پێستت لە دەست دەدەی و لە کۆتاییدا ئەگەر شتێکی نوێ فێر بووی، ئەوە بێبەشمان مەکە لە لایککردنی ڤیدۆکە و گرنگترین شتیش سەبسکرایبکردنی کەناڵەکەمانە. بۆیە سوپاسان دەکەم ئەگەر ئەو دوو داواکاریە جێبەجێ بکەن و لە بیرشتان نەچێ. هەڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی من هەیە، ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمی بنووسن. و دووبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر، هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.